قوربان سڵاو لێ بێت لەبارەی بڕیارەکانی ئەمڕۆ کە تایبەت دەرکراوە بۆ لێخۆشبوونی ڕسومات و کۆمەڵێک بابەتی دیکە پێتان چۆنە و بڕیارانە کە دەرچوونە؟ سڵاو لە تۆش بە خێراتنی جناب دەکەم کاک دیاکۆی عەزیز زۆر بە خێری سەرچاوان. وەڵام بڕیارەکان بڕیارێکی زۆر زۆر نامعقولە لە چاو ئەو زەررە گەورەی خەڵک کردوێتی. ئەین دەتانم بڵێم نەکردنەکەی پیاوانەتر بوو لەوەی ئێستا کردیانە لەوەی ئەو بڕیارەیان داوە. ئەو بڕیارەش بەڕێی من ئەو خۆپیشاندانەی دوونێ کە ناڕەزایی دەربڕی خەڵک لە ئەنجامی ئەوەی بووە لەوانەیە حکوومەت هیچی لە بندەست نەبیتن هەر وەکو دامرکانەوەی خەڵکەکەی کە چەند ڕۆژەوە تقریبان 20 چەند ڕۆژە نەیانتوانیوە بازارەکەی مەزبوط بکەنەوە. خەڵکیشی خۆی دەکات نەیانتوانیوە سەقفەکەی چاکەن، نەیانتوانیوە کارەبای دابین بکەنەوە. لەوانەیە هەر وەکو کڕکردنی خەڵک بێگەر چی ئەوە هەر هیچ نییە. یعنی بۆ من ئەمن 60,000 دەکا ئەو 6 مانگی ئەگەر وەرنەگرن ئەم مانگانە 10,000 دەدەم پارەی زبڵی وەکو کرێچیەک. ساحب دوکانیش لەوانەیە شتێک کەمتر ئیستیفادە بکاتن، بەڵام لە چاو ئەوەی کە هەیە دوو دەفتەری سوتاوە 60,000 تو بڵێ دەکات سەتا چەند. یعنی ئەگە بیکێ 600 بەش یەک بەشی دەکەوایە. ینی بڕیارەکەی زۆر زۆر نامعقولە. باشە دوێنێ پارێزگاری هەولێر باسی لەوە کردکە و گربوونەوەی دوکانداران و ناڕەزایەتیە غەڵەتێکی زۆر گەورەیان کردووە. لەسەرەوە قسەتان چیە؟ پێتان وایە ئەوەی کە گربوونەوەکەتان کارێکی هەڵەبوو بێکردبووتان؟ من لەگەڵ زادەگرتن نیمە، بەڵام ئەگەر ناڕەزایی دەرنەبڕی داواکاریەکان هەرەوا دەمێنێتەوە کە ماونەتەوە هەتا ئێستاکە. مەسەلەی کوردی هەیە دەرێک گوڵ ئەگەر دڕچی نەبێ پەڕەکانی زۆر بە ئاسانی دەوەرێندرێ. ئێمەش ئەگەر ئەو ناڕەزایی دوێنێ نەبە ئەسڵەن ئەو بڕیارانەش دەرنەدەچوو کە بڕیارەکان هەر هیچ نینە، ینی دەرچوونی هیچ لە واقع ناگۆڕێ. دڵنیاییەوە پەشیمانیش دەبنەوە 2018 بڕیاریاندا کە لێ خۆشبوون دەکرێ و شتیوە پەشیمانیش بوونەوە چکە حکوومەتەی خۆمان زۆر ئازایە لە پەشیمان بوونەوە. ینی یەکەم ڕۆژی بازار سوتانەکەی سەرۆکی حکوومەت قسەی کردکەوە تعویز دەکرێنەوە. دوو ڕۆژ پاشتر هەم پارێزگار و هەم قایمقام پەشیمان بوونەوە لە قسەکەیان. ینی دیسان ئەو حکوومەتە ئەو ڕۆ قسەیەکی دەکا بەڵام سبەینە شەر نییە جێبەجێ بکات. هیوادارم وڵا ئەوە دەبێت تو بڕیار بدەم پێم گوتی سەتا چەند دەکاتن. ینی 60,000 دەکا بە 6 مانگا کە لێ وەرناگیرێتن. 60,000 یاخوا وەریان گرت بە.